لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 45 لەوانەکانی تەفسیری قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورەوە هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس أبى واستكبر وكان من الكافرين. بەڵێ خۆشەویستان وەکو لە دووانەی ڕابردووش باسمان لەو ئاەتە کردێ ئیتر ئەوەی کەمایە تەواوی بکەین کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە فەرمان بە مەلایکەت دەکات سوزدە لە بۆ ئادەم ببەن سوزدەی دەبەن تەنها ئیبلیس نەبی ئەبا وەستەکبەر ئیبلیس طبعا کە دواتر وەکو خوای گەورە زوو دەفەرمێ وەکانە من الکافرین ئەوجا پاشان خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەعنەتی لێ دەکات ئیتر لە دوای ئەو با بڵێن ئیبلیس وەکو بابە گەورەی جن لەوێن دەرێ با بڵێن بە ئەو نەوەی لێ بەپاش دەکەوی کەوا شەیاطینن. بە هەر حاڵ ئیبلیس ئەبا واتە ئیمتناعی کرد کەوا فەرمانی خوای گەورە جێبەجێ بکە وەستەکبەر تەکەبوری کرد گۆتیشمان سینەکە لە بۆ تەکیدە تەکید تەکەبوری کرد تەکەبورێکی زۆریشی کرد لە بۆ مبالغەی تەکەبوڕەکەیتی لەسەر چه ئەساسێک ئەو تەکەبوڕی کرد لەبەر چی خۆی پێگەورە بوو. دیارە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە جێگای دیکە لۆمان باز دەکاتن کەوا ئیبلیس لۆیە ئەو تەکەبوڕە گرتی لەسەر ئەساسێک خۆی پێگەورە بێش ئەوەیە قال أنا خير منه خلقتني من نار وخلقته من طين. ئەوە بوو کەوا گوتی ئەمن چاکترم لەوی یا ڕەبی ئەمن چاکترم ئەسڵم لەوی چاکتر ئەمنت لە ئاگر دروست کردە ئەوت لە قوڕ دروست کردێ لە خۆڵ دروست کردێ بە تەسەووری وی قوڕ بابنێ ئاگر لە قوڕ باشترە ئاگر لە قوڕ باشترە کەواتە ئەم لەبەر چی سوزدە لە بۆی بم لە کاتێکدا ئەمن ئەسڵم لەوی چاکترە. جا لێرەدا ئەوەلەن مەسەلەی ئەوەی ئاگر باشترە یان قوڕ دیارە زانایان وەڵامی ئەوەشیان دایتوە ئیبلیس کەوا بە هەموو شێوەیەک بەڕاستی قوڕ باشترە و خۆڵ باشترە لە ئاگر. خۆڵ بەڕاستی سەرچاوەی ژیانە و ژیان لە خۆڵەوە هەڵدەقوڵێ هەروەکو ئادەم عەلەیهی سەڵاتو وەسەلام لەویەوە خەڵق کرایە ئیتر لە پاش ئەوەی کەوا ئەو خۆڵە ئاوی دێتە سەری و ئیتر قەدەری خوای گەورە وایە کەوا بەرووبووم و ژیانی لێ بەپاش دەکەوی. بەڵام ئاگر ئەوەیە با بڵێن دەبیتە مای سووتان و لە ناوچوون ئیتر بە چەندین بەڵگە وەکو ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبی لەوانەیە بەدەیەها بەڵگە وەڵامی ئیبلیس دەداتەوە کەوا قوڕ باشترە لە ئاگر. بە هەر حاڵ بەڵام لەو فەرەضنا جەدەلەن کەوا لەو فەرەزنا ئاگریش باشتر بی لە خۆڵ. ئێوە فەرمانی خوایە سوبحانەهو وتەعالە فەرمانی خوایە لەسەر چه ئەساسێک قیاسێک دەکرێت بەرامبەر بە نەس. ئەوەش بابەتێکە بەڕاستی قیاس لە ئیسلامدا هەیە. قیاس با بڵێن وەکو بەڵگەیەکی شەرعی دیارە کە دەڵێن بەڵگەکان ئەوەیە کە قورئانە سوننەیە ئیجماعە قیاسە. ئیتر قیاس وەکو بەڵگەیەک لە بەڵگەکان شەرعی لە ئیسلامدا هەیە بەڵام کاتێک قیاس دەکرێت لە بۆ هەر بابەتێکەوە حکمی چیە و چ نییە لە کاتێک دەکەوە نەسێک مەوجود نەبی لە قورئان و لە سوننە بەرامبەر بەو بابەتێک کە دەتەوێت قیاسی لەسەر بکەیت. ئەگەر نەس مەوجود بوو قیاس فاسیدە. ئەگەر نەسێک مەوجود بوو نەسێک لە قورئان لە سوننە مەوجود بوو بەرامبەر هەر شتێک ئەوە ناکرێت قیاس بەرامبەرەوەی بکەین. ئەمە قیاس لە بۆ شتێکە کەەوە مەوزوعی نوێ دێتە پێش ئەو مۆزوع نوێیە بە نەس نەهاتێ لە قورئان و لە سوننە دێن قیاسی دەکەین لەسەر شتێکی هاوشێوەی خۆی کەوا لەگەڵی بگونجێ وەکو دیارەوە لە ئوسولی فقه ئەو بابەتە زۆر واضحە و زۆریش قسەی لەسەر دەکرێت. بەڵام ئەگەر بێت و کەسێک بیەوێ قیاس بکە لە بەرامبەر نەسێک لە نصوصی خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەوە لێ قبول ناکرێت. لە نەتیجەدا وەکو ئیبلیسی لێدێ کەواتە ئیبلیس لەوەی بە سەهودا چوو لەو فەرەزنا ئاگریش باشتر بی لە قوڕ بەڵام مادەم خوای گەورە بە نەس فەرموویتی کەوا دەبی
بابلين فرمويتي كوادبي سوزدل بو آدم ببن دوا سوزدكي وكو ملائكة وكو باقي ملائكة سوزدل بو آدم ببن إخو همان دزاين كوا ملائكة لنور دروس كراينا كخواي قور فرماني بيكردن فعلا سوزدان بر لبو آدم نانقود نور باشتر لا نانقود نور باشتر لخول بەڵکو یەکسەر سوزدان بن دەبوایە ئیبلیسیش بە هەمان شێوە ئەگەر چی لە ئاگر دروستکرایە ئەوەی نەکاتە هەنجەت و بەڵگە وەڵا ئاگر باشترە لە قوڕ کەوا قیاسێکە وەکو گوتمان ئەویش وەڵام هەیە بەڵام لەگەڵەوەش مادەم نەسێک مەوجودە ئەوە قیاسێکی فاسیدە قیاسێکی فاسیدە و مەردوودە و نەتیجەکەش ئەوەیە کەوا لەعنەت دەکرێت لە خۆی گەورە سوبحانەهو وتەعالە نەتیجەکە ئەوەیە کەوا لەعنەتی لێ دەکرێت بەرامبەر لەلایەن خۆی گەورە سوبحانەهو وتەعالە ئەوجا لێرەدا خواهي قول سبحانه وتعالى فرمي أبا واستكبر وكان من الكافرين كواتا بوي بو كافر لو عندك لزانا دفنون وكان من الكافر أي وصار من الكافرين وصار من الكافرين ليردا عندك لزانا دفنون كان ديارة وكو فعل ماضي فعل ماضي ناقص بهذا قدره واتل هندك زانان أو ها ليقدان وكان من الكافرين واتل سابقي علمي خواي قوله هبوك وكافرة بلام كفركي بديار نقصد بو موقفي كفركي بديار كوت وكان من الكافرين واتل علمي سابقي خواي قوله معلوم بوك وكافرة بلام بو موقفي أو ذا كفركي بديار كوت كفركي بديار كوت هندك زانان دفن وكان من الكافرين ليردا معناي فعل ماضي ناقصة كان نادا بلكو ليرا فعل شيء تام ناقص نية زياتر كان لبوي بكارده هندري وكو مثلا برامبر اسماء كان خواي سبحانه وتعالى كان الله سميعا عليما لسندين آيات خواي سبحانه وتعالى كوصف بابلين باس لنا بيروزا كان خوي ذكر لبيش او باس كان ذكر يعني بيشتري خواي قروا ابو استوانيه هم ما دزانين ببردوامي بيشتري واستاو حتى خواي قروا سميع وبصر ادي كان بس معنى يقدي ليرا بناقصنا بفعل شيء تام ديتن بمعنى كشي او تحقيقي موصوفك بوصفتيك بي وصف كرا كواتا لبو تحقيقي او صفتيك وموصوف بي وصف كرا كواتا خواي قروا في مكان الله سميعا بصيرا لبو تحقيقي أو وصفه لبو خواهي سبحانه وتعالى تعبير ليردا لزمن ماضيناك ليرج دفنوا وكان من الكافرين زانان دفرمون أين كاني تامين ناقصانية كواتا وكان من الكافرين واتا تحقيقي وصف كفر بإبليس كرا بو امتناعك وآماد نبو سوزد لبو آدم با بو امتناعك وآماد نبو سوزد لبو آدم با أو وصفي بي ونسا بتحقيق بو كافر بتحقيق بو كافر كواتا بودو الشيوة اللي يقدريتوا بهر حال يعني تسب لعلم السابق خواي قوله هبي طبعا هر هبو بالتأكيد وهروها بو امتناعش كفر كي بديار كتو يتر صفات كفري بيونسا وكان من الكافرين زال ليردا براستي شتيش بيستباسي بكين براستي اولا كإبليس لبرامبر نصيتشي واضح وصريح خواي قوله قياس دكا او براس لنتيجة دا بي كافر دبي پێ کافر دەبیتن لێ وەکو زانان دەفەرموون هەر کەسێک قیاسێک بکا بەرامبەر بە نەسێک لە نەسەکانی خوای گەورە نەسێکی محکەمی خوای گەورە هەیە لە قورئانی پیرۆز نەسێک لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە صریحی فەرمان بە شتێک دەکا کەسێک بێ قیاسێک بکا بەرامبەر بەو نەسە صریحی ئەوە فەسەلەفه في ذلك ئیبلیس سەلەف و پێشینی ئەو کەسە ئیبلیسە ئاگادار ئیبلیس کاتێکەوە ئەو قیاسە فاسیدەی کرد وكان من الكافرين كواتا بيبو كافر آقادار بين طبعا لدواتري وكو خواي قول جباز دكاتن كخواي قول فرمان بآدم دكا كوابستنا وبهشتو لويرا يتر باشا كوا معصيتك انزام دداتن برام زوف بشمان دبيتو برام او معصيتي ابليس فرقكي لويدا اولا خوي بي قوربو امتناعي كرد آماده نبو زيبكا قيدناك آماده نبو بلام لو دواي اعتذار ناخوازي نا تكبر قرتي خوي بي قورتر بو قياسي شي فاسدي كرد بي بو كافر فاتا براستي بيوستا آقاداري او خالبين ايما بشر گناح باري نقصاني من هي سهو من هي كمكرتي من هي زور مهمة اعتراف بتقصير خو ممكن برامبر بخواي قور سبحانه وتعالى بهيج شوازك براستي باساولو خو من نينينو اعتراف بكين وكو سيد الاستغفار كبيغمبر صلى الله عليه وسلم باس كرين قورتني استغفار بويكوا أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي خوايا أمن اعتراف ذا كان بها مناز نعمته لسر اعتراف بقونا يا خواشم ذاك نك باسا ولو خون بين موا
نەک پاساو لێ خۆم بینمەوە و هەروەها هەتا وەکو ئینسان ئەوەی تێدا بیکەوە پەشیمان بی لە گوناه خێری پێوەیە خێری پێوەکو لە سوڕەتی آل عیمران خوای گەورە باس لە ئەهلی بەهەشت دەکاتن کەوا وەلەم یوسڕوا عەلا ما فعلوا ئیسراری نەبی لەسەر گوناه بەڵکو پەشیمان بیتەوە بەڵکو اعتراف بە گوناه بکە بەڵام کاتێکەوە کەسێک پاساو لە بە گوناه خۆی بینتەوە مصر بی لەسەری تەکەبر بیگیری ئەخەذەته العزة بالإثم بەڕاستی وەصیفەتی کوفرە خوا پەنامان بداتن لێ پێویستە ئەگەر گوناهیشمان کرد وەکو بابمان ئادەم کە دەین باسی دەکەن عەلەیهی سڵاتو وەسەلام زوو پەشیمان بینەوە زوو اعتراف بکەین ملکەز بین لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى خوای گەورەش غەفور ڕەحیم بەڵام کەسێک کە گوناه بکە ئەو جا تەکەبوریش بیگری ئەو جا قیاسێکی فاسدیش بکاتن بەڕاستی ئەو پێی کافر دەبی خوا پەنامان بدە ئەو جا لە دوای ئەوە خوای گەورە پێی دەفەرمی وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة ئەو جا خوای گەورە دەفەرمی گوتمان بە ئادەم یا ئادەم دیسان لە بۆ ڕێزلێنان ناوی دەینەوە اسكن أنت وزوجك الجنة ئەتوو هاوسەرەکەت لە بەهەشتدا نیشتەجێ بن اسكن أنت وزوجك الجنة بخوت بها وسركت ها وسركت شيء وكوت مال القرآن في رزناي نهاته للسنة صح ناي نهاته برام ديار وكو بابلين أو كوا واردة لإسرائيليات هاته أو أخذ لا تشندري هاته مهم للقرآن للسنة نهاته كوا دايك من حواء كخواي جور خلقي دكات وكو بيغمبر صلى الله عليه وسلم إشارتي بيدكات لحديث صحيح كوا لبراسوي تسبي آدم خواي جورة سبحانه وتعالى هاوسري لو خلق كر كوكو قوتمان كناوكي دلين حوايا ناوكي دلين حوايا وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة لا بهجدا ساكن بن لوين دري آرام بقرن لوين دري نشتجيبن وكلا منها رغدا حيث شئتما لوين دري لباغكاني بهشت بخونوا رغدا وتهنيئا واسعا وتنوشي جانتان ببفراواني تسيد خون بخون حيث شئتما لهر چين دري بتانوي لهر زيقاتش بتانوي لهر كاتيك بتانوي حيث شئتما بلا ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين بلا نزيشي أو دارا مكونوا چونك أجر نزيشي بكونوا فتكونا من الظالمين أواد لو كسانة دجمردين كوا ظالم ظلم تان نفس خوتان كر بمعصية خواي جور سبحانه وتعالى يتلير دا خواي جور كاتك فرمان بآدم دكا لقل هاو سركي بسنا بهشتو لوين دريبن لوي بيان خوشة لباغ وباغاتي بهش بيخون بوخون لهر كاتك بيان خوشة برام نزيشي أو دار مكون أو دار سيا دیارە لە ئیسرائیلیات بابنێ ئارائی لەسەر کەواتچەدارێکە بەڵام بەڕاستی وعلم کە خوای گەورە باسی نەکرد پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی نەکرد وەکو ابن کەثیر ڕەحمەتی خوای لێ دەفەرمی زانینی ئەو شتەی لا ينفع هیچ سوودمان پێ ناگەینی نەزانینیشی لا يضر نەزانینیشی هیچ زەرەرمان پێ ناگەینی مهم دارێکیان لێ قەدەغە کرا دارێکیان لێ قەدەغە کرا ئەوە مهمە کات بەڕاستی ئینسان کاتی خۆی نەکوژی بە شتێکەوە زانینەکەی سوودت پێ ناگەینی و نەزانینیشی زەرەری نییە خوای گەورە باسی نەکردی سبحانه وتعالى مهم دارێکیان لێ قەدەغە کرا ئەو دارە چ بوو الله ئەعلەم لۆ لێیان قەدەغە کرا زانایان دەفەرموون حکمەتەکەی ئەوەیە کەوە خوای گەورە سبحانه وتعالى با بڵێن دەیەوێت ئیرادەی ئادەم سبحانه وتعالى بە قووەت بی لەبەرەوەی بەڕاستی ئینسان کاتێک ئیرادەی بە دیار دەکەوی کاتێکەوە سنوورێکی لۆدانرا ئەو شتەی بکە و ئەو شتەی مەکە ئەو شتەی بکە و ئەو شتەی مەکە سنووری لۆدانرا ئەوجا لە بەرامبەر بەو شتانی لێ قەدەغە دەکرێت ئیرادەی ئینسان دەور دەبینی لۆ دەڵێن بە ڕۆژی بوون یەک لە ئیسفادە هەرە مهمەکان لە دوای ئەوەی کەوا عیبادەتێکە لە بە خوای گەورە ئەنجامی دەی ئیرادەی ئینسان بە قووەت دەکات لەبەر ئەوەی خواردن و خواردنەوە لە پێش چاوتە لە دەسەڵاتی خۆتە بەڵام لە پێناوی خوای گەورە نایخۆیەوە نایخۆی ئەوە لەبەر چییە یەک لە حکمەتەکانەوەی کەوا ئیرادەی ئینسان بە قووەت دەکات دەکاتە ئینسانێکەوە فعلا ئیرادەی هەبی ئێستا لێرەش والله أعلم كوزانان دەفەرموون کە خوای گەورە ئادەم و حەوا دەباتە ناو بەهاشت و پێشیان دەفەرمی هەموو شتێک بخۆنەوە لە هەر کاتێک کەتان تەنها ئەو دارە نەبی کەوا لێتان قەدەغە کرایە لەبەر ئەوەی وەکو گوتمان حکمەتەکە وەکو زانان دەفەرموون والله أعلم تاوەکو ئیرادەیان بە قووەت بی شتێک قەدەغە کراو لە ژیانیان هەبی تاوەکو ئیرادەیان بە قووەت بی ولا تقربا هذه الشجرة
فتكون من الظالمين مشاكل ليه دفن ولا تقربا نافرمي ميخون طب هل نزيق ما بو لبرو نزيق بونوا لو شتك واخوي قد غي كريا لنتيجه دا الفت بيودك كالفت بيوغر خوشويستيك لنيوانتان دروز دبل لنتيجه دا دتي دەست دەگەینێ ئەو شتێک کە خوای گەورە قەدەغەی کردێ هەتا ئەو شتانێکەوە بەڕاستی شەهوە و شەهیەیان تێدا خوای گەورە لە حرامکردنیان باسی لەوەی کردێکەوە لێی نزیک مەبنەوە وەکو لە بۆ نمونە مەسەلەن باز لە زینا دەکات دەفەرمێ ولا تقربوا الزنا باز لە عارق دەکاتن دەفەرمێ فاجتنبوه وتكونوا في جانب وعارقش في جانب آخر كهندق سبحان الله دلين أو أخوي يقول بملفظ نيفر حرامة بس فرموتي لي يدور كونه مع العلم أو يقلع الفاظ كان التحريم كرنا وكل أصول فقهاتها ولا تقربا يقلع الفاظ كان تحريمه كواتا أصلا لبر أوي دائرة شيء حركاتك لين زيق بيو وكوبلي كو مزارش مغناطيسي هي كلين زيق بيو كوتينا ودائرة النات ما ياخذ نزاد بدي لو يا أخوي هل أصلا نزيق ما بو لقد كراو كان أخوي يقول سبحانه وتعالى تا وەکو نەبیە ظالم لە نەتیجەدا بیخۆی و ئەو کەلێ قەدەغە کرایە بیخۆی ببیە ظالم ئیتر لە دوای ئەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز دەکاتەوە لە نەتیجەی وەسوەسەی ئیبلیس با بڵێن توانی فریویان بدا ئادەم و حەوا لە نەتیجەدا دەیخۆن و چیان بەسەردێ کە لە ئاەتەکانی دواتر خوای گەورە ڕوونی کردیتەوە بە پشتوانی خوای گەورە لەوانەکانی داهاتوو دێن و خزمەتە و ئاەتانە و زیاتر و زیاتر باسییان لێوە دەکەین سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون